بۆیە مامۆستایان برای گەنجە بەڕێزەکان برە بە قوربانی چاوتان بن کە عولەمای سەلەف 1200 ساڵە 1400 ساڵە دەڵێن کاکە تێکە لە بیدع مەبە کاکە جیان مەدەنێ کاکە شریتیان جێ مەدەنێ وتاریان جێ مەدەنێ کاکە کورە قورئانی دەخوێنەوە عولەمای سەلەف جێ خوان دەستیان پەنجان دەکردە ناو جێیان کتابیان مەخوێننەوە کاکە دەفەوتێن کورە قوربان بڕۆ تەماشای کتوبی سەلەف کە ئەو کتوبە مەنهەجیانە سەلەفیانە کە دەخوێنیەوە لۆ ئەوەندە باسی دەکەن تێکەڵیان مەبە سەلامیانێ مەکە قسەیان لەگەڵ مەکە کتابیان مەخوێنەوە جیان مەدەی لۆ مامۆستا ئاخە چەندەها کەس تێکەت ابن عەقیلی حەنبەلی چ بوو چی ابن جەوزی بەغدادیش چ لێکە لەگە خۆی عیمرانی کوڕی حەطان چ بوو برا چی لێها بە ئافرەتە چی غەیری ویش مامۆستا غەیری ویش چەندەهای وها مامۆستا عەبدوڵڵا الخوسەیمی چ بوو ئەو ئیمامە بەرزە تێکەڵی فەلسەفەکان بوو فەوتان بوو مرتەد هەم مرتەد بوو تەعنی لە دین لەنا غەیری لا دوور مەڕۆ حەلەبی خۆمان چ بوو شێرەی ئەهلی سوننەی بوو چی لێ هات بران تێکەڵی حوێنی و حسەنیەکان و جەماعە حەیات تورات ئەوانەی کردی خوان حەزبی سوڕی هەر دیفاعان فەوتە بزان